ئەم زانا گەورەی عێراق بە دوای چارەسەرا ئەگەڕێت. ئەڵێ تووشی نەخۆشی کێبر واتە خۆ بەزلزانی بووبووم. ئەی هاوار بۆ چۆڵی وڵات لەم مەردە پیاوە گەورانە، لەم زانا ناوازە و بێوێنانە کێ ئێستا لە نەخۆشیەکانی درۆ و تەکەببر و غرور و حرامخۆری و وەزعی خراپی دڵەپرسێت؟ کەی ئەمە بابەتەکانی میحرابی ئەم سەردەمەیە کێ بە دوای چارەسەری دەردی گرانی خۆیان ئەگەڕێت؟ بەڕاستی زۆر خراپ سزادراوین کە ئەم زانا ڕەبانیە وارە عەپاکانەمان نەماوە. شێخ قاسمە فەرمێ پرسوڕام بە هەندێ لە دۆست و دڵڕوونەکانی بەغا کرد، وتیان بڕۆ بۆ بیارە و خزمەتی حەزرەتی شێخی عەلاءەددینی بیارە، ئێمە ئەو شکە بین چارەی ئەم نەخۆشیەت بکە. ئەبێ و سەردەما چەند بە زەحمەت گەیشت بێتە سلێمانی و دوایی بۆ هەڵەبجە و پاشان بیارەی شەریفە. شێخ قاسمی قەیسی ئەچێتە خانەقای بیارە و دەچێتە خزمەتی شێخی عەلاءەددین، بە خێراتنێکی ئاسایی لێەکەن و ماوەی 3 ڕۆژ لە خانەقا و لە خزمەت شێخی عەلاءەددینە ئەمێنێتەوە. بەڵام زۆر لە سەردڵی گران و قورسە بێت. بۆچی ڕێزی شایستە بە پێگەی خۆی لێ ناگرن؟ ئەم موفتی عێراقە، زۆر ناسرا و ئەیشی ناسن، ئەی بۆ بێباکن بەرامبەری. ئەو شوێنەوەتە خانەقای بیارە شوێنی لوتف و ڕێز و ئەدەب و قوتابخانەی ڕەوشتە بەرزەکانە. ئەی باشە بۆ لەگەڵ من بەو جۆرن؟ شەوی سێهەم لە دوای خەتمە بڕیارەیە لە دوای نوێژی بەیانی بچێتە خزمەتی شێخی عەلاءەددین و خواحافیزی لێ بکات و بگەڕێتەوە بۆ بەغا بە بێچارەسەر. بۆ بەیانی دوای نوێژ و ورد و ئەورات حەزرەتی شێخی عەلاءەددین بانگی لێکات و فەرمێ شێخ قاسم. تەمەن شێخ قاسم زۆر دڵیەکرێتەوە، یعنی گرنگی و ئیهتیمامی پێدرێ. شێخ قاسم، تۆ ئەم باخ و ناوچەی ئێمەت نەبینیوە، با بچین تۆزێ لە خانەقا دوور بکەوینەوە. شێخ عەلاءەددین و شێخ قاسم و کەسێکی ترە ڕۆن دوورەکەونەوە، دەگەنە سەرکانیەک، دەستنوێژەگرن و چەند ڕکعاتێ نوێژەکەن و پاشان لە کتوپڕێکە دوو پیاوی عەرەب بە جیزداشەی سپیەوە زۆر پاک و تەمیزن، زۆر جوان دەرەکەون. لە دووری کانیەکەوە ڕاوەستن و شێخی عەلاءەددین بە هەڵەداوانە چێتە لایەن و دەستیان ماچەکات و زۆر زۆر ڕێزیان لێگرێت. نێوەندی 20 مەترێک لە شێخ قاسمەوە دوورە بن. سەیری شێخ قاسمەکەن و سەلامی لێەکەن و پێئەکەنن و وەکەوەی باسی ئەو بکەن لەگەڵ شێخ عەلاءەددینە. پاشان ماوەیە ڕاوەستن و توێژ لەگەڵ شێخی عەلاءەددینە ئەکەن و پاشان ئەڕۆن. شێخ قاسم زۆری بەلاوە سەیرە بێت. ئەو بەتەما بوو ئەم دوو عەرەبە بە هاوڕێی ڕێی بن بۆ بەغا، کەچی ماوەیە کۆستان و ڕۆشتن. شێخی عەلاءەددین گەڕایەوە بۆ لای شێخ قاسم و هاوڵەکەیان و فەرمووی با بڕۆین. ئەدەب و ڕێزی ئەم مەقامانە بە جۆرێکە پرسیار لە شتێک ناکەیت هەتا پێت نەوترێت. گەڕانەوە هەتا نزیکی خانەقای بیارە بوونەوە. شێخ قاسم وتی قوربان، تەسبیحەکەم لە نزیکی کانیەکە لێ بەجێماوە، ئەچمەی هێنمەوە. حەزرەتی شێخی عەلاءەددین فەرمووی تازە ناگەیتەوە بەو شوێنە و واسی لێبێنە. شێخ قاسم وتی قوربان، کانیەکە نزیکە بۆچی نەچم بێنم؟ شێخی عەلاءەددین زەردەخەنەیەکی کرد و فەرمووی تۆ زانی لەکوێ بووین؟ ئێمە لە مەدینە بووین و لە کێوی ئوحود بووین. ئەو دوانەش حەزرەتی ڕەسوول الله بوو صلی الله عليه وسلم و لە خزمەتی حەزرەتی ئەبوبەکری سیدیق بوون. هاتبوون بۆ چارەسەری و دەردەی کە تۆ گیرۆدەی بوویت و بۆ ئەو مەسەلەیەش هاتووی بۆ بیارە. تۆ 3 ڕۆژە لێرەی، منیش لە مراقەبەیام هەتا بۆ چارەسەر بکەم، بەڵام سوپاس بۆخوا بۆ چارەسەر کرا. ئیتر شێخ قاسم حاڵ گرتبووی و ئاگای لە خۆی نەما بوو، جلوبەرگی بەبەری خۆیەوە نەهێڵا بوو. هێنابوویانەوە بۆ خانەقای بیارە. شێخ قاسمە فەرمێ دوای ئەوە ئیتر نەخۆشی خۆ بەزلزانین و کبر نەهاتەوە بەلای منە.